جەنگی سەر ئۆکرانیا لەلایەن ڕووسیاوە کاریگەری قورسی ئابووری لەسەر تەواوی جیهان هەبوو. یەکێک لەو کاریگەریانە هەڵکشانی قەرزە نێودەوڵاتیەکان بوو لەسەر چەندین وڵاتی جیهان. باپی راپۆرتی سندوقی دراوی نێودەوڵەتی، یەکێکی دیکە لە لێکەوتە ئابووریەکانی جەنگی سەر ئۆکرانیا بەرزبوونەوەی بێپێشینەی ڕێژەی قەرزی سەر چەندین وڵات بوو بە تریلیۆنان دۆلار بە ئەوکاری پڕکردنەوەی زیانە ئابووریەکان وا کەمکردنەوەی کاریگەریەکانی شڵەژانە ئابووریەکان. باپی راپۆرتەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی تەنها بەهۆی جەنگی ئۆکرانیا و لێکەوتەکانیەوە قەرزی گشتی حکوومەتەکانی جیهان بۆ 97 تریلیۆن دۆلار بەرز بۆتەوە، کەم ژمارەیە یەکسانە بە 94 لە سەدی ڕێژەی بەرهەمی جیهانی. بەشێک لەو قەرزە بۆ سەر وڵاتە عەرەبیەکان بوو. سندوقەکە بڵاوی کردوتەوە بە بەراورد بە ساڵی 2019 کە لە سەدا 83.4 بووە. ئەم ساڵ بەهای قەرز 11 نمرە بە بەرزی دەبێنێتەوە و بۆ 94.4 بەرز دەبێتەوە. بەڵام سندوقی دراوی نێودەوڵەتی پێشبینی دەکات ساڵی 2023 بەهای قەرزی جیهانی بۆ لە سەدا 94.1 دابەپەسێت. لێسەدا بەهای قەرزە نێودەوڵەتیەکان کە قەرزی کۆمپانیا تاک خێزانەکانیش دەگرێتەوە بۆ 237 تریلیۆن دۆلار بەرز بۆتەوە کە یەکسانە بە 250 لە سەدی کۆی داهاتی جیهانی. کورتێنانی بودجەی ساڵانەی حکوومەتەکانیش لەم ساڵدا بۆ 4.5% زیادی کردووە. قەرزکردنی وڵاتان باپی ڕیزبەندی بەم شێوەیە: ئەمریکا 31.8 تریلیۆن دۆلار، چین 15.5 تریلیۆن دۆلار، یابان 12.9 تریلیۆن دۆلار، فەڕەنسا 3.3 تریلیۆن دۆلار، ئیتالیا 3.1 تریلیۆن دۆلار، هندستان 3.1 تریلیۆن دۆلار، ئەڵمانیا 3 تریلیۆن دۆلار، بەریتانیاش 3 تریلیۆن دۆلار. هاوکات لە ڕیزبەندی وڵاتە عەرەبیەکانیش قەرزەکە بەم شێوەیە: میسر 409.5 ملیارد دۆلار، سعودیا 250.7 ملیارد دۆلار، ئیمارات 158.9 ملیارد دۆلار، جەزائیر 109.6 ملیارد دۆلار، عێراق 104.1 ملیارد دۆلار، مەغریب 103 ملیارد دۆلار، لوبنان 99 ملیارد دۆلار و سودان 89 ملیارد دۆلار، بەحرین 51.5 ملیارد دۆلار، هەروەها عەمان 48 ملیارد دۆلار. باپی راپۆرتە بڵاوکراوەکان هۆکاری زیادبوونی قەرزە نێودەوڵەتیەکان لە پاشجەنگی سەر ئۆکرانیا بۆ زیادبوونی مەترسیە سەربازیەکان، ترسی وڵاتان لە هەڵگیرسانی جەنگ، کەمبوونەوەی متمانە لە بازاڕ و ڕێککەوتنە ئابووریەکان و مەترسی لەسەر ژێرخانی ئابووری و کڕینی چەک و چۆڵی سەربازی لەلایەن وڵاتانەوە دەگەڕێتەوە. ئەمە لە کاتێکدا هەر بەپێی ئەو راپۆرتانە کە ئاماژان بە زیادبوونی قەرزەکان کردووە، کورتێنان لە بودجەی ساڵانەی وڵاتان بۆ نزیکەی 5% بەرز بۆتەوە کە پەیوەندیداری سەرەکیە بە قەرزەوە.